ئێمە هەموو ڕۆژێک خۆشەویستان و ئازیزانمان لەدەست ئەدەین و بەڕێیان دەکەین بەرەو گۆڕستان. بۆیە پێویستە ئاگامان لە خۆمان بێت، لوتمان بەرز نەبێ بەرامبەر بە ذاتی ئەڵڵاه، بەرامبەر بە عیبادەت و خواپەرستی، چونکە ڕۆژێک دێت، شەوێک دێت، ئێمە لەم دنیایە بار دەکەین و دەڕۆین. خوای گەورە دەفەرمێ وەلەن یوئەخر الله نەفسا ئیذا جاء ئەجەلها. هەر کەسێک کاتی مردنی هات تاخیر نابێ، والله یەک دەقە یەک چرکە تاخیر نابین. خوا نووسیوێتی ئەبێ بە فڵان ڕوودا و بڕۆین، هیچ مەجالیتیانە نە ڕۆژتای وای لێ نەهات، وڵ نەش ڕۆژتایە خوان ڕۆژی تەواو کردو لەو شوێنەشا بێ لە ماڵ خۆشیا بێ دەمرێت. کەواتە ئاگاداری خۆت بە، واللهی ڕۆژێک دێت، بێگومان بنەوە. خوای گەورە کاتێکە لە سکی دایکمان بووینە بۆمانی دیاری کردووە ئەوەندە ڕزق و ڕۆزی دەخۆین، ئاخر ڕۆژی ژیانی فڵان کەس ئەوەیە فڵان خواردن نەخوا، ئاخر خواردنیشمان نووسراوە کە لە دنیادا دەیخۆین، ئاخر قومە ئاو کە دەیخۆین لەم دنیادا دوای ئەوە کۆتایی بە هەموو شتێک دێ. ڕزقمان لەسەر زەویان نامێنێ.